هلا جهان میوزیک و نارمندی گۆرانی بەش محەممەد بەشار ڤیدیۆ گۆرانێکی نوێ بە ناوی جانا وڵات بڵاوزەکاتەوە گۆرانەکە لەلایەن جان یارکاری ئاواز و تێکستی بۆ کراوە لە سویسرا وێنەی گیرا و بەشێکی ئێستا پێکەوە دەبینی. سلاو و ڕێز هەر کەسی مە دەبینێ نەها ئەمی دەست پێ دەکەن بە کلیپێ مامۆستا محەممەد بەشار لەسەر والێ دەسترێ و ئینشاڵڵا کەفی دلی وا بێت تشتی خۆش ئەم چێ دەکەن ئینشاڵڵا بناوی من عنایەت کۆنا سەنس لەمی مە هەر کەسی ڕاهەیە ساتێ وا خۆش. دەمەوە خوش بێ ئەوە کلیپێ می نوێ جان وڵات لەسەر فەگەرینا وڵات و ئەوی هێویەمە هەمووە ئامرەتێ کورتەبێ ئەو سترانێک نوێ بدەنگی من ساز و ئاواز مامۆستا گانینارن لە استودیۆ جوان بەکراتی تۆمارکردن نەهاژی ئەم کلیپێ وێ لە سویسرا چێ دەکەن لە جەم برێ خۆ دەروینان عنایەت کۆر نەسان ئەو جی کامیرا خۆ ئەم دەخەبەتن گو کلیپێکی خۆش لە گۆ کیفی دلی وا دەکەوێ و هەر بینن خێر و خۆشی. جانا برینەیە دووربوونەوەڵات